پەری کچەکەم پەری 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 کچە جوانەکەم پەری هاواش پەری 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 بەڵێ باوکە کچەکەم بۆچی لە ماڵەوە نی هاتووم بۆ لای دایکم باوکە کچەکەم چۆن دەبێت بەم شەوە بچەسە گۆرستان بە تەنیا باوکە زۆر بیرم کردبوو کچم بەتەنیا لە گۆرستان لە قسە خەڵکی ناترسی باوکە جی لە قسەی خەڵکە من ماڵم وێران بوو ماڵ بەبێ دایک وێرانەیە من چرای ماڵم کوژایەوە کچم من باوکتم بەڵێن دەدەم کە جێگای داکشت بگرمەوە باوکە تۆ تاژی سەری منی تۆ پشت و پەنای منی بەڵام کەس جێگەی دایک ناگرێتەوە ببوورە کچم ئەتو بەتەنیا ناترسی لە هێندەر نا باوکە ناترسم چونکە دایکم لایە باشە کچی خۆم لە جێ خۆت هەڵمەستە ئێستا دێمەنات باشە باوکە چاوەڕێتم وەرە مەگریە کچم مەگریە هەمومان مردنش قەرزارین ئەزانم باوکە بەڵام خۆز دێ لە جێی دایکم من بوومایە کچی خۆم یەک مانگە نان و خواردن لەخۆ حرام کردیە ها پێکەنی خۆشەکەت کا قسە خۆشەکانت ئەوە قەزا قەدەری خۆیە لەسەر هەمومان حیسابە دەبی ڕازی بین داکشت یەکەم کەس نییە دوا کەسیش نییە هەمومان دەمرین باوکە من ناتوانم بێ دایکم بژیم ناتوانم پێ بکەنم دەزانم دەزانم بەس لە تو نەڕۆیشتە لە مش ڕۆیشتیە بەس دەبی ئینسان بە قەوەل بی لەسەوەی زاڵ بی ئەوە حکمی خۆیە هەستە کچەکەم با بڕۆین نایەمەوە من لای دایکمە بوو هەستە کچی خۆم نایەمەوە باوکی زۆر هەوڵیدا دڵی پەری کچی بداتەوە بەڵام مردنی دایکی هێندە پەری تێکشکاند بوو بە هیچ شتێک ئارام نەدەبەوە ناچار باوکی دەستی کرد بە جێڕانەوەی چیرۆکێک وتی ژنێک لەگەڵ کوڕە تاقانەکەیدا خۆشترین ساتەکانی ژیانیان بەڕێ دەکرد بە شێوەیەک خۆشبەختی و خۆشحاڵی باڵی کێشا بوو بەسەریاندا ڕۆژێک قەدەری کوڕەکەی هات و کۆچی دوایی کرد دایکەکە زۆر خەمبار و پەرێشان بوو زۆر بە دژواری کاتی بەسەر دەبرد
کەسی جگەلەوەی بڕوای نەدەکرد کە ئەمە ڕوویدا بێت بیری کردەوە کە پێویستە شتێک بکات بۆ ئەوەی کوڕەکەی زیندوو بێتەوە. چووە لای مختاری لادێکە و داوای لێکرد کە چارەسەرێک بۆ کوڕە مردووەکەی بدۆزێتەوە تا بگەڕێتەوە بۆ ژیان. هەرچیەک پێویست بێت بۆ ئەوە ئەو ئامادەیە بیکات. مختار زۆر بیری کردەوە، دواتر پێیوت یەک دەنکە برنجم پێویستە بۆ ئەم کارە، بە مەرجێک لە ماڵێک بهێنیت هیچ خەمێک ڕووی تێ نەکرده بێت. دایکەکە زۆر دڵخۆش بوو بە وەڵامە، دەستی کرد بە گەڕان لە ناو ماڵەکانی گوندەکەی. لە یەکەم دەرگای داوژنێکی بەتەمەن دەرگای کردەوە. ئەویش لێ پرسی کە ئایا هیچ کاتێک خەم ڕووی تێکردوون؟ سووکە بزەیەکی کردووتی بۆ ماڵی من جگە لە خەم هیچ شتێکی تر ڕووی تێکردووە. هاوسەرەکەم 2 ساڵ لەمەوە پێش کۆچی دوایی کرد، کۆمەڵی مناڵ بەسەر مندا بەجێماوە. ئەوتی ژیانمان ئەوەندە سەختە، ڕۆژانە شتی ناوماڵ دەفرۆشین تا بتوانین بژێوی خۆمان دابین بکەین. دایکەکە ئەوەی بەجێهێشت و چوو لە دەرگای ماڵێکی تریدا و هەمان پرسیاری لێکرد. ئەویش وتی هاوسەرەکەم 2 ساڵە نەخۆشە و بە هیچ شێوەیەک ئومێدی چاکبوونەوەی نییە. ماڵ بە ماڵ گەڕا و تەنانەت یەک ماڵیشی نەدۆزیەوە کە کێشە و خەم و خەفەت و کەم و کوڕیان نەبێت. ئافرەتێکی ئەوەندە میهرەبان بوو بە پێی توانای خۆی یارمەتی هەر کەسێکیانی دەدا کە پێویستیان بێت. دوای ماوەیەک بوو بە هاوڕێی هەموو ماڵەکان. ئەوەندە سەرقاڵی ماڵەکان بوو لەبیری کرد کە ئەو بۆ دەنکە برنجێک هاتوبوو بۆ چاکردنەوەی کوڕەکەی. لە کۆتاییدا باوکی پند و ئامۆژگاریەکانی ئەو چیرۆکەی بۆ پەری کچی شی کردەوە. کچم ئەو ڕێگایە بوو کە مختار بۆ چارەسەرکردنی دایکەیدا نابوو کە چیتر لە تەنهایی و ناخۆشی ژیان بەسەر نەبات. کچم کەس نێ لەو دنیایی ئازار و خەمی نەدیت بێت. کچەکەم بەسە ئازاری خۆت مەدە و ئازارشم مەدە. هەستە با بڕۆین بە ئەو ئازارێ پێکەوە کەمی بکەینەوە. با بڕۆین. من نایە لای دایکم وەکەم. کچم هەستە با بڕۆین. دیسان دەست پێ کردەوە بۆ هەندای نانی کچی خۆم. هەستە با بێکەوە بچین مەتامی بخۆین. هەستە یاڵە بڕۆین. باوکە توخوازم لە بێنە برسیم نییە. باش کچی خۆم باشی نەڕا بکرم. شتێکی زۆر گرنگ هەیە دەبی پێت بڵێم. ئەتوو پێویستیت بە چارەسەرکردن هەیە. چی؟ باوکە چۆن دڵێەوە بە منەڵێ؟ من نەخۆش نیم. دەزانم کچم دەزانم. کچی خۆم ڕۆژانە ئەم بنا ئەو خەڵکەی دامە. باشە ئەمن دەگەیان دەژم ئەتوو نا. نەخۆشی دەرونیان هەیە عیب نییە، بەڵام کەس ناسەلمێنی. موشکلەکەمە ئەلێریە. بۆیە ئەگەر ئەوە بەجێبین ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەڕواتن. بۆیە کچم هیچ عیب نییە و هیچ شەرم نییە. سبەینێ پێکەوە دەچین لای دکتۆر. نەباوکە من نایم. ئەم لەگەڵت دێم کچی خۆم. باشە عیب نییە. عیب ئەوەیە بەو نەوعی بچێ ناو قەرچی زعاج بکەی. باوکی زۆر هەوڵیدا لە کۆتاییدا پەری ڕازی بوو کە بچێتە لای پزیشکی دەرونی.